وڵا کامل ئەشیاوە برنج و گۆشت و شلە و قاپ و کەچکونان و بە هەموو ئەشیاوە. من شێف شاخەوان لە شاری ڕانیا دەواازەی ڕاپەڕین بەرەو هەڵەبجەی خۆشەویست، هەڵەبجەی شەهید، هەڵەبجەی سەربەرز بۆ لای برایەکانمان تۆزێ لە خەموو ئازارەکان یەکەم بکەینەوە. ئەو خانەوادێش چەند ڕۆژە لە ناڕەحەتیدان ئینشەڵڵا خوای گەورە سەبووری کەسوکاریان بداتەوە و منیش بە پێویستم زانی بە ئەرکی سەرشانم دەزانم بۆ هەڵەبجەی خۆشەویست و لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بێ پێویستکە من لە خزمەتەم و لایەکدام بەبێ جیاوازی. خواردنەکان وەڵا بە کامل ئەشیاوە برنج و گۆشت و شلە و قاپ و کەچکونان و بە هەموو ئەشیاوە. وەڵا ئینشەڵڵا خوای گەورەکە لێمان قبوڵکە بۆ هەموو شوێنێکی کوردستان لە هەر شوێنێک پێویستکە ئەمە دەڕۆین لە خزمەتیان بێ. وڵات چوین بۆ چەمچەماڵ، چوین بۆ گەلی عەلیبەگ، چوین بۆ کورتەک، چوین بۆ کەلار لە ناو ڕانیە هەر لە دەربەند لەوێ. وەڵی تەنها لە پێناو خوای گەورە لێمان ڕازی بێ. ڕێستۆرانتم هەیە و کاری خێرخوازیش خوای گەورە لە خێری دەرنەکە لە 2011 بۆ 12 خەری کاری خێرخوازیم. وەڵی جا ئێستا زۆر کەسەیە دەڵێ کە بەدەستی ڕاست کردت بەدەستی چەپ نەزانێ، بەس بە حەکسەوە خوای گەورە حەدیث و فەرمودەی لەسەرە دەڵێ بە شەو بە ڕۆژ بە ئاشکرا و بەنهێنی داواکارین لە هەموو خواپێداوان هەر ئینسانە و بە پێی توانای خۆی لە هەر شتی لە هەر بوارێک بدە لە هەر شتێک بێ کاری خێر بکە جێگای شانازیە. وەڵاهی حەزەتی دەوێ بەس مادەمە لە پێناو خوای گەورێ و بۆ ئەو برایانەشمانە ئەمن زۆر خۆشحاڵم. هەر کاتێک پێویستکە ڕقم تەلەفۆنی من لەسەر پەیجەکەیە، هەر کاتێک لە هەر شوێنێک بێت لە هەر شوێنێکی ئەو کوردستانە بێ من ئامادەم. برنج و مریشک و شلە و نان و هەموو پێداویستەکان. لەکەیەوە ئامادەتان کردووەوە؟ وەڵا لە سەعات 12 بۆ یەکەوە ئامادەین خەریکی ئامادەکردنی خواردنەکەی.